لەبارەی داخستنی ئەو سێ پارتە کە بە تۆمەتی بوونی پەیوەندی لەگەڵ پەکەکە داخراون و ناتوان بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکەن ڕێکارەکانی کۆمسیۆن چین گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیای کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە ستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێربێن. سپاس دکتۆر. ئەم سێ پارتە لەسەر سکاڵای کێ لێکۆڵینەوەیان لەسەر کرا و داخرا؟ قرار الهيئة القضائية للانتخابات برياري دستي دادوري هەڵبژاردنەکان بۆ ئەوەی ئەم سێ پارتە بە تەواوی دابخرێن. ڕاستیەکەش ئەم سێ پارتە لیستیشیان پێشکەش نەکردو بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان، بەڵام هەر سەرپێچێک بۆ یاسای هەڵبژاردنەکان بکرێت بۆ ئەوەی کە ساڵی 2019 دەرکراوە هەڵبژاردن دوور دەخرێتەوە یاخود قەدەغە دەکرێت و ئەم پارتە سەرپێچی ئەو ڕێنمایانانەیان کردووە، بۆیە دەستەی دادوەری بڕیاریدا ئەو پارتانە دابخرێت و لە دوای ئەم داخستنەش هەندێک ڕێکار دەگیرێنە بەر لە دەست بە سەرداگرتنی سامان و پارەی ئەم پارتانە. وەکو گوتیشم هەرچەندە ئەوان بەشداری هەڵبژاردنیان نەکردووە و کاندیدیان پێشکەش نەکردو بۆ هەڵبژاردن. ئەوان ئێستا یەکێک لە پارتەکان ئەڵێ مەسکاڵا تۆمارەکەین و لە عێراقدا ئێمە مۆڵەتی یاساییمان هەیە وەکو حزب، بۆ ئێمە بڕیارێکی سیاسیە نەک یاسایی. لەم بارەیەوە چیەکرێ و چیەوەکرێ؟ طبعا تعرف انه قرارات الهيئه القضائيه بڕیارەکانی دەستەی دادوەری بڕیارن کە جێ دەبێت پابند پێوە و مای تەوانە لێدان نین، بەڵام ئەم بڕیارەوە ئەوەی پێوەستە بە یاسایی پارتەکان و یاسای هەڵبژاردن بڕگەیەک ئاماژەی پێکراوە، ئەمان مافی ئەویان هەیە لە بەردەم دادگای فیدرالی تانە لە بڕیارەکە بدەن، بەڵام دوای دادگا بڕیارەکە. ڕێنمای یاسای پارتە سیاسیەکان چییە بۆ ئەم جۆرە حزبانە؟ چ ڕێنماییەکەیە دەبێت پارتە سیاسیەکان چۆن بن، چی بکەن بۆی ڕێگە پێدراو بن کار بکەن؟ الإرشادات بالنسبة قصدك ڕێنماییەکان بۆ پارتەکانە مەبەستەوەیە لە ڕووی یاساییەوە ڕوبڕووی ئەم جۆرە شتانە نەبنەوە یاخود وەکو دەزانن پارتەکان دەبێت بە شێوازێکی نیشتیمانی کار بکەن و پارەدارکردنیان بە گوێرەی ڕێنماییەکانی فەرمانگەی پارتە سیاسیەکان بێت، گروپی چەکداریان نەبێت و چەک بەکارنێنن لە کوتاری تایفی دوور بکەونەوە و زۆرێک لەو ڕێنمایانەی کە پێیوەستن بە دامەزراندنی پارتەکان کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دایناون و کۆمسیۆن زیاتر لە 500 پارتی تۆمار کردووە، بەڵام لەو ژمارەیە نزیکەی 150 پارتیان بۆ 200 پارت هەڵوەشێنراونەتەوە قەدەغا کراون، چونکە ئەمانە پابەندی ڕێنماییەکان نەبوون و لە ئەمان کاتە مەرجەکانیان جێبەجێ نەکردو بۆ ئەوی مۆڵەتی حزبی وەربگرن و هەندێکیان ماوەی یاسایی ڕێگە پێدراویان تێپەڕاندووە ئەوەی لەلایەن کۆمسیۆنەوە پێیان دەدێت. ڕاستیەکەش کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هەمیشە ئاسانکاری دەکات لە پرۆسەی دامەزرانی حزبێک، بەڵام بە گوێرەی ڕێنمایی هەندێک ئاسانکاری دەکرێت، بە نمونە مۆڵەتی مەرجدار دەدرێت بە هەندێک لایەن، بەڵام تێبینی ئەوە دەکرێت کە ئەم پارتانە 2000 مەرجەکان جێبەجێ ناکەن، ئەوەی کە کۆمسیۆن داینەوە لە پێشکەشکردنی بەڵگەنامە، بۆیە کۆمسیۆن ناچار دەبێت ئەو پارتانە هەڵبوەشێنێتەوە و ئەو بڕیارەی کە دەریش کراوە لە بەرامبەر ئەو سێ پارتە لە ئەنجومەنی دادوەری پەیوەندی بە پارەدارکردنی ئەو پارتانەوە هەیە، چونکە ئەمانە لە دەرەوەی عێراقەوە پارەدار دەکرێن، ئەمەش یاسا سزای دەدات و سزایەکی زۆر توندیشی لەسەرە، بۆیە ئەم پارتانە هەڵوەشێنراونەوە و دەست بەسەر سامانەکانیان گیراوە و بەشداری لە هیچ هەڵبژاردنێکی داهاتوو ناکەن. ئەمە هیچ کاریگەرێکی لەسەر ڕێکارەکانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە بێ یاخود ناچەنەوەکو باسان کراوان لیستیان پێشکەش نەکردەوە بەشداریش نێ؟ تەرجەمە ئەگەر پرسیارەکەم بۆ دووبارە ئەم پارتانەی کە داخراون هیچ کاریگەریشیان لەسەر هەڵبژاردننی پرۆسەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بێ یاخودنا هەرچەنە خۆتان باسان کرد کەوان لیستیان پێشکەش نەکردووە؟ وصلني صوت باشی گرفتێک لە گەشتنی دەنگی ئەوە جێڕان هەیە بۆ میوانەکەم تاکو ئەو گرفتە چارەسەرەکەن، دواترگەمڕۆ لەگەڵ میوانەکەم گفتوگۆکەینەوە سەبارەت بە ڕێکارەکانی دیکەی کۆمسیۆن چییە، هۆکارەکان چین. بەڕێز دکتۆر عیماد جەمیل باسم لەوە کرد کە ئەم داخستنی ئەم پارتانە
هیچ کاریگەریەکیان لەسەر ڕێکارەکانی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بێ یاخودنا هەرچەنە وەکو باسان کرد کە ئەمە بەشدار نین. نعم هذه الأحزاب اللي تم استبعادها قصدك إنه بارتانا كدور خراونته كاريجري لسر البجاني برلماني كردستان دبت ياخونا أمانة بدنيا وهيج كاريجري كان لسر البجاني داتونا بس أمانة لبنارتوا وكو يواش عمجتان بكر بجداري لهالبجادن هیچ کاندیدێکی دیکە هیچ کاندیدێک یاخۆت هیچ پارتولایەنێکی سیاسی دیکە ئێستا لەژێر لێکۆڵینەوەدا هەن یاخودنا بۆی دوور بخرێنەوە. نعم تعرف احنا اللي القوانين بله وكو دزانن بهوي او ماوي كي اما دياري من كردو ولا ماوي رابردوش دا كناوي كانديدان ما بهاد كومسيوني بالي البجان كان ريكار كان يشياوبوني لأن كاني دراسة كردو ونزيكي حوت كان دي دور خراونتو چونكا پابندي پێشکەش کردنی بەڵگەنامەکان نەبوون یاخود پابندی جێبەجێکردنی مەرجەکان نەبوون سەبارەت بەوەی کە پەیوەستە بەو ناوانەی کە نێردراون بۆ وەزارەتی ناوخۆ بەوەی لێکۆڵنەوەیان لەبەرەوە بکرێت و ئەوانەی بۆ دەستەی دەستپاکی نێردراون. ئێستا کۆمیسیۆن چاوەڕێی وەڵامی ئەو دوو لایەنانەیە بۆ ئەوەی درێژە بە دوورخستنەوەی کاندیدان بدات هەر کەسێک کە لە ڕووی یاسایی و کێشەیان هەبێت لە وەزارەتی ناوخۆیان لە ڕووی دەستپاکی و دەستەی دەستپاکیەوە وەڵاممان لەبارە بدەنەوە چونکە کۆمیسیۆن تەواو پابەندە بەو ڕێنمایانەی کە لەم دوو لایەنە دەردەچن ڕاستەکەی ئەم دوو لایەنە پەیوەندیدارن بەم بابەتەوە بڕیارەکانیان زۆر گرنگن چکە دەرخەری هەڵوێستی یاسایی کاندیدانن بۆیە من پێم وایە هەفتەی داهاتوو ئەم بابەتەش کۆتایی پێدە و یەکلایی دەبێتەوە ئەوە دیاری دەبێت کە چەند کاندید دوو دەخرێن. ڕێکار و ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەواو بوون. الاستعدادات الانتخابات القادمة ئامادەکاریەکانی هەڵبژاردننی داهاتوو تاکو ئێستاش بەردەوامن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن دەتوانین بڵێن کە ئامێرەکانی ئامادە کردووە و کارمەندانی ڕاهێنان پێکردووە و ئەوانەی کە مەبەستەوانەی کە لەسەر میلاکی کۆمیسیۆنن ئێمە کارمەندانش هەڵدەبژێرن چونکە ئێمە پێویستمان بە سل فەرمانبەرانی هەرێمی کوردستان و لە قوتابیانی زانکۆ ڕاهێنانی وردیان پێدەکرێت بە شێوەی هەڕێمی بۆ ئەوەی ئامادەکاری بکرێت و شارەزای بەکارهێنانی ئامارەکان ببن بۆ ئەوەی کە دووچاری کێشەنبن و ئامێرەکان لە کاتی هەڵبژاردنەوەستن. ئێمە زۆر جەخت لەم بابەتە دەکەینەوە چونکە ئەمە ئەرکێکی سەرەکی کۆمیسیۆنە سەبارەش بە دابەشکردنی کارتی بایۆمەتریش تاکو ئێستا ئەوانەی کە لە هەرێمی کوردستان 173 بنکەن کە دابەشکردنی کارتەکان بەردەوامە ڕێژەیەکی بەرزمان لە دابشکردنی کارتەکانی بایۆمەتری تۆمار کردووە هەموو ڕێکارەکانی دریش بەردەوام بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات. الدعاية الانتخابية تبدأ ناوەڕاستی مانگی ئەیلول دەست پێ دەکات و بەردەوامیش دەبێت تا 2024 ب 24 ساعة. دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیای کۆمیسیۆنی باڵای سەرخۆخی هەڵبژاردنەکانی عێراق لە ستۆدیۆ میوانمان بووت. بەخێرات. سوپاس. شكرا.